دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان ئامادەبوانی خۆشەویست بە هیوام پشوویەکی باشتان وەرگرت بێت بۆ ئەوەی کە بە وزەیەکی زۆر باشەوە گوێ بگرین لە پانێڵستەکانی پانێڵی دووەم وێڕای دەستخۆشی لە پانێڵستەکانی پانێڵی یەکەم. بەڕێزان هەر سێ پانێڵیست بان دەکەمە سەر ستێج لە دوای هێنانی ناوەکانیان. دکتۆر تەلال عەلی مامۆستای زانکۆ، دکتۆر سەلام عەبدولکەریم مامۆستای زانکۆ و توێژەر، هەروەها بەڕێز محەممەد ئالا نوێنەری ئیدارەی خۆسەری ڕۆژئاوا لە هەرێمی کوردستان وەک پانێڵیست بفەرمێتە سەر ستێج. داوا لە بەڕێز کاکی واسێت سەلیم دەکەم وەک بەڕێوەبەری پانێڵ بفەرمێت بۆ سەر ستێج بۆ بەڕێوەبردننی ستێج و پانێڵ. لە تەوەرەی دوام تایبەت بەو پرسە ساڵێک دوای پرۆسەی ئاشتی ئایا پرۆسەکە بەکوێ گەیشتووە؟ ئەو تەوەرەی کە دەستگای میدیایی شارپرێس هەڵی بژاردووە هەمووتان دەزانێن لەوانەی لێرەن کەسایەتیە سیاسیەکان، میوانە ئازیزەکان، نووسەرەکان، ڕۆژنامە نووسەکان زۆر بەمان دابەش بووین بەسەر دوو ڕای جیاواز، ڕایەک کە تا ئێستا بەگومانە لە هەنگاوەکانی دەوڵەتی تورکیا پێی وایە دەوڵەتی تورکیا بە بارتەقای ئەو هەنگاوانەی کە پارتی کرێکارانی کوردستان، قەندیل، دەم پارتی بەڕێز ئۆزەلان ناویەتی وەڵامێکی ئەرێنی نەبووە بۆ ئەو هەنگاوانە، بە تایبەتیش دوای بڕیارەکانی کۆنگرەی 12ی پەکەکە لە هەڵوەشاندنەوەی لە بەفەرمی هەڵوەشاندنەوەی پەکەکە و دەستبەرداربوون لە خەباتی چەکداری و ئەو ڕووداوە گرنگە سمبولیکەی کە لە جاسەنە بینیمان، دوای ئەویش ئەو بڕیارەی کە 2 هەفتە پێش ئێستا لە پاشەکشە پێکردنی هێزە چەکدارەکانی پارتی کرێکارانی کوردستان لە نێو خاچی باکووری کوردستان خەڵک ئەو هەنگاوانە لە ڕووی پراکتیکی و کرداریەوە دەبینێ بینیوێشتی و ئەزیش دەکات لە بەرامبەر ئەو هەنگاوانە دەوڵەتی تورک هەنگاوی پراکتیکی بنێ کە مخابن کە بەشێکی گومانەکە لەوە سەرچاوی دەگرێت کە دەوڵەتی تورک ئەو هەنگاوانەی وەکو پێویست نەناون. ئەوەی تێر بەشێکی تری هەندێک لە بیرکردنەوەکان بەڕاستی من پێم وایە لە کەمتر متابعەکردنی ڕەوشەکەیە، یعنی پەرۆشی زاڵە بەسەر تێڕوانین و بیرکردنەوە. بۆ ئەمڕۆ ئەم دیدارە کە بەشێک لە هەڵسەنگاندن دەبێت بۆ ساڵێکی پرۆسەی ئاشتی، بەشێ لە شارەزایان بە تایبەتیش لە تەوەرەی یەکەم پارێزەرەکان پەرلەمانتار قسەی کرد، نوێنەری سیپیتی کاک کامەران قسەی کرد، لە ئێستادا 3 میوانیتکەی ئازیز 3 پەنەلیست دێن قسە و باس لەسەر تەوەرەی خۆیان دەکەن کە هەم دیسان پەیوەنددارە بە پرۆسەی ئاشتی. نوێنەری باشوور و نوێنەری ڕۆژاوا بەڕاستی قسە لەسەرەوە دەکەن لەبەرەوەی دەزانین ئەم پرسە پەیوەنددارە بە هەر 4 پارچەی کوردستان. دکتۆرە تەلال باسی هەرێمی کوردستان و استراتیژی قوڵایی استراتیژی پرۆسەی ئاشتی واتە هەرێمی کوردستان لەکوێ ئەو پرۆسەیە قسە و باسمان بۆ دەکات، با بفەرمێت. زۆر سوپاس بۆ ئەم دەرفەتە. ڕاستیە ئەمێ لە قسەکانی کاکیواوە سەرەتایەک لەو دەست پێ بکەم و ئێمە دڵخۆشی و چاوەڕێی ئەوەکەین کە ئەم پرۆسێ زۆر بە خێرایی بچێتە پێشەوە، یاخود ئێمە بە گومان و نیگەرانین. وا بزانم ئێمەی کورد هەر تاکێکی ئێمە هەمیشە بەشێک لە ترس و گومان و نیگەرانی هەیە و ئەگەر وانە بێ ئێمە هەمیشە گلەی لە خۆمانەکەین کە ئەڵێن ئێمە یادگای مێژوویمان لاوازە، زاکری تاریخیمان لاوازە. بابەتەکە تەنها ئەم پرۆسەی ئاشتیە نیە لە باکوور لەگەڵ پەکەکە، بەڵکو ئەمە قوڵایەکی مێژووی هەیە لە پارچەکانی تریشە. بەڕێزان بۆی ئەوەی کە من ئەمڕۆ ئەمەوێ لە چەندێ ڕێکە ئاماژەی پێ بکەم قوڵایی استراتیجیە. ئەوەی بەڕێز ئامادوانی بەڕێز کە لێرن هەمووتان ئەزان قوڵایی استراتیجی بۆ هێڵە بەرگریە ئەوترێ کە لە نێوان هێڵی شەڕ و ئاشتیایە شارەکان و خاڵی پیشەسازیە، بێگومان ئەمە زاراوەیەکی سەربازیە. بەڵام
ئەم ناوچەیە کاریگەری سیاسی ئابووری فەرهەنگی بەجێڵێ کاتێ ئێمە کورد دابەشەکرین دوای جەنگی یەکەمی جیهانی و کاتێ ئێمە ئەخرێ ناو سنووری وڵاتانی نەتەوەیی تازە دامەزراو ئێمە ئەبین بە قوڵای استراتیژی هەر پارچەیەکمان بۆ پارچێکی تر لە هەموو ئەمانە خراپتر بەڕێزان با من کرۆکی بابەتەکە لەم خاڵەوە دەست پێ بکەم کە قسێکی هەری دۆبسە یەکێکە لە سەرە بەریتانیەکان کە هاتۆتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە بیستەکانە ئەڵێ ئەو کاتە ئەو لە یاداشتەکانی خۆیان نووسیوێتی ئەڵێ ئەگەر ئاوا بڕوا مەحاڵە کورد هەر ڕائەپەڕن چکە ئەوەنە سەرکو دەکرێن ئەوەنە مافیانە خوڕێ ئەڵە تازە کاتیش درەنگ بووە ئەم دەوڵەتانی کە تازە دامەزراون بەم شێوێ مامەڵە لەگەڵ کورد دەکەن و خاڵێکی تری هێنرێ دۆرس ئەڵێ دەوڵەتەکان هەمیشە ئامادەن لەسەر مێزێکدا ئەنیشن بۆ ئەوەی ڕێکاری سەربازی بگرنە بەر بۆ لێدانی کورد بەڵام هیچ کات لەسەر مێزێکدا نەنیشتون بۆ ئەوەی قسە لەسەر ماف بکەن بۆیە بەڕێزان ئەم خاڵە زۆر گرنگە ئەم خاڵ ئەمان باتە ئەو وەرچەخانی ئایا ئەگەر پرۆسەی ئاشتی سەر بکەوێ لە باکوور لە تورکیا ئێمە ئیتر لە مەودووە ئەم دەوڵەتانی کە کوردیان بەسەرا دابەش بووە ئەمان خاتە سەر مێزی ماف قسە لەسەر مافەکان بکەین چکە بێگومان تورکیا یەکێکە لە وڵاتە هەرێمیەکان و ڕۆڵی زۆری هەبووە بەسەر سیاسەتی وڵاتانی ترەوە بە تایبەتی بەسەر عێراقەوە بەسەر سووریاوە بۆیە بە ئەگەری سەرکەوتنی ئەم پرۆسەیە کاریگەری زۆر باش بەجێهێڵن و ئەم پرۆسەیە ئەوەی کە ئێمە ئەیزانین تەنها دەرەنجامی گۆڕانکاری ناوخۆ تورکیانە بەڕێزان بەڵکو کۆمەڵی گۆڕانکاری نێودەوڵەتیە یعنی ئەگەر گۆڕانکاری نێودەوڵەتیەکان نەبێت لەو بڕوایانی تورکیا ئێستا خۆی ئامادە بێ دەست بۆ ئەو هەنگاوە بەرێ بەڵام ئەوەی بەڕێزان کە ئاماژیان پێکرد بۆی ئێمە ئەبێ ئیش لەسەر ئەوە بکەین چەند پەیوەندیمان لەگەڵ تورکیا هەبێت هەموو کورد لە هەموو پارچەکان ئەوەندە لەگەڵ هێزە نێودەوڵەتی بڕیاردەرەکانی ناوچەکە پەیوەندیەکانمان باش بێ چەند توانین ئەمە قسەیەکی دکتۆر جەبار قادر غەفوورە کە لێرە یکەم لە دروشمەکان دوور بکەوینەوانێ بۆی بتوانین هەنگاوی جدی بنین ئەگەر چیم لە سەرەتا وتم و ناشی شارمەوە هەتا ئێستا ئەترسم لەبەرەوەی ئێمە چەندین جار لە مێژووە دانوستانمان لەگەڵ کراوە وەک بەڕێزانی پێش من ئاماژیان پێکرد وەک هەنگاوێکی تەکتیکی تا حزبێک هاتۆتە سەر حکوم تا جارێکی تر بۆ حکوومەتێک تازە کراوەوە و دوایی ئێمە لە نێوەی ڕێگە بەجێمانی بۆیە ئەوەی تا ئێستا کردوێتی بەتابێتی لایەنی کوردی و پەکەکە هەنگاوی زۆر جددی ناوە ئەو هەنگاوەکانی ئەو زۆر باشن و هەر نەبێ بۆ دنیای پیشارناوەکە ئێمە ئامادەی ئاشتین و ئێمە ئەو 40 ساڵ چەک و شەڕ و خەباتە بۆ ئەوە بۆ بگەینە سەر مێزی ئاشتی بەڕێزان چکە ئەگەڕم بۆ قسەکەی هەری دۆست ئێمە سەرکوت کراین ئێمە لە باکوور نکوڵەیەکرا بەڕێزان یعنی ئەگەر لە عێراق لە دەستورە ئێمە هەبوون بەتایبەتی دوای عەبدولکەریم قاسم لە باکوور قسە لەسەر بوونی کورد نەکراوە یەکنەتەوە بووە یەک دەوڵەت بووە یەک ئاوا بووە یعنی تۆ تیانی تۆ لەو پرۆسەیان نیت لە ئەگەری سەرکەوتنی پرۆسەکە بەڕێزان هەمیشە ئەڵێمەوە ئەگەر بۆی ئێمە وا دەرنەکەوین هەمیشە ئێمە خۆشباوەڕی نازان چێکین بەڵام ئێمە لە خۆشباوەڕیمان نییە بەڵکو کە بە پێویستی ئەزانی بۆ کورد ئامادەیە بۆ ئاشتی ناچار کراوە بە شەڕ ئێمە ناچار کراین بە شەڕ بەڵام ئامادەین بۆ ئاشتی دەست پێشخەری بکەین هەنگاو بنین ئەوەی کە ئەو شۆڕژگێڕە مەزنانەمان بینی وەک سیمبۆڵ هاتن ئەو چاکانی ڕۆژ لە ڕۆژان بۆ داکۆکیکردن لە خۆیان بوو چەکەکانیان بسووتێن ئەمە هەموو ئامادەیەکی کوردە بەڵام تا ئێستاش باوەڕی من وایە وەک مامۆستایەکی مێژوو کە لەسەر سیاسەتی کەمالی نووسیوە بەقەدەر ئامادەی بۆ ئاشتی ئەبێ ئامادەبین بۆ هەنگاوێکی دەرەوەی ئاشتی یاشە بۆی چکە ئێمەی کورد زۆربەی کات کە ئەگەڕێینەوە خەتڕەج ئەمان نییە هەنێ جار ئەگەڕێینەوە خاڵی سفر و پێش سفریش بۆی هەموو هەنگاوەکانی ئاشتی پێویستەکە بگیرێتە بەر هەنگاوی بۆ بنرێ
و ئامادەی و احتیاطی خۆمان هەبێ بۆ هەر هەنگاوێکی نەخوازراوە. چکە بەڕێزان ئێمە لە باشوور لە کاتی شۆڕشی ئەیلول و کاتی مفاوەزاتی دانوستان لەگەڵ عەبدوڕەحمان بەزازە هەوڵی دانوستان هەبوو، هەوڵی دانان بە مافەکانە هەبوو، بەڵام دواترێک کە دانوستانەکە سەر نەکەوت و بەزاز نەبوو بە سۆرۆکی وەزیران کە لیان پرسی ئەو پرۆژەی گەیشتۆ بەگوێ وتی ئەو پرۆژێکی تاکە کەسی بوو. یعنی ئەمەش مەترسیەکی ئێمە ئەبێ لەبەر چای بگرین، دواتر نەڵێن ئەمە پرۆژێکی تاکە کەسی بوو لەگەڵ حیزبێکا بوو، لەگەڵ ئەردۆغانە بوو یان بە هەر شێوێکی تر. بەڵام ئەو راپۆرتانی کە تا ئێستا ئامادە کراوە بەڕێزان لە ئەگەرەکە جارێکگە ئەچمە سەر ئەگەری سەرکەوتنی ئاشتێکە کە دنیایەکی وا دنیایەک باشی بە دوای خوای ئەهێنێ، ئەڵێ یەکەم خاڵ ئەوەیە کە بۆ تورکیا زۆر گرنگە بودجەی ئەو وڵاتە لە وڵاتێکی عەسکەریەوە ئەکا بە بودجەی وڵاتێکی مەدەنی کە ئەمە دواتر ڕەنگانەوەی بۆ هەموو کایەکانی ژیانە بێت. لە وڵاتێکی عەسکەرتارێتەوە ئیدا بەر وڵاتێکی مەدەنی بۆ کورد لە نەتەوەیەکی ژێردەستەی کە دان بە مافیا نادرێ پێی هەر ناوی ناهێنرێ پێی ئێمە ئەزانین لە کاتی مستەفا کەمالەوە پێمان ئەوترا تورکی شاخاوی، یعنی کرابوون بە تورک بەڵام بە دەشتەکی بە شاخاوی نابرێن لەوەی کە تۆ تورکێکی شاخاوی بی ململانی سەربازی بکەی، ململانی چەگاری بکەی، ململانەکانی تۆ بچێتە سەرمێز و بچێتە ناو یاسا و ببێ بە ململانێکی سیاسی یاسایی و دواتر دەستوری. بۆی ئەمانە هەنگاوی گەورن، ئەمانە شتی ئاکامی زۆر گەوری لێ ئەکەوێتەوانێ لە ئەگەری جێبەجێکردنیان. و بێگومان بەڕێزان پرۆسەی ئاشتی ئێمە کە ئەڵێن ئێمە قوڵای استراتیژین ئەو ڕوبەڕین کە کاریگەریمان ئەبێ بۆ سەر باکوور و باکوور ئەیبێ بۆ سەر ئێمە، ئەمە لە ڕووی ئابووریەوە بوژانەوەی گەوری بازاڕ بە دوای خوا هێنێ. ئەوەی پسپۆڕانی ئابوور کە بە دیبس ئۆف مارکێت ئاماژەی پێەکەن و بێجگەلەوە کە گەشانەوەیەکی گەشت و گوزار بە دوای خوای هێنێ لە هەریکێک لە پارچەکان و لە نێوان پارچەکانە لە ئەگەری سەرکەوتنی ئەو پرۆسێ و پێشەوچوونی ئەو پرۆسەیە و ئاوادانکردنەوەی چەندین گوند و ژێرخانی ئابووری کە لەیەکێک لە داتاکانە ئەڵێ هەر لە دەوروبەری دهۆ و زاخۆ نزیکەی 900 گوند بە زۆرە ملێ چۆن کراون، ناچارە ژیانی تیانەماوە لەژێر بردومان ئاژی. و بێدەنگکردنی چەکەکان لە ڕووی کۆمەڵایەتی و زۆر کاریگەری ئەبێ، لە ڕووی دەرونی و زۆر کاریگەری ئەبێ کە تۆ بە بەردەوامی لە شڵەژانە بژیت. داتاکان پێمان ئەڵێن هەر ساڵی 2020 بۆ 22 تۆبارانەکانی تورکیا و قەسبەکانی تورکیا 3561 جاری تێپەڕانەوە. ئەمە خۆی لە خۆیە قەباری ئەو زیانانەمان پێ ئەڵێ کە تۆ بەر ئەم ناوچەیەکە بەر ئەم ناوچەیە کەوتو لە ئەگەری بەردەوامبوونیە کە بەر ئەم ناوچەیە ئەکەوێ. وێ بەڕێزان سەرکەوتنی پرۆسەی ئاشتی بەرەو پێشچوونی پرۆسەی ئاشتی ئارامی ئەهێنێ بۆ ناوچەکە و کاریگەری ئەبێ لەسەر ڕێخستنی ماڵی کورد لە باکوور، پەیوەندیەکانی کورد لە باکوور و لە باشوور، تەنانەت پەیوەندیەکانی یەکێتی و پارتی لە باشوور. و بێجگەلەوەی کە پرۆسەی ئاشتی ئەو بیانوە ئەبڕێت کە تورکیا بتوانێت دەست وەربداتە ڕۆژئاوا بە ئاسانی ئەگەر ئەوانش بتوانن ناسنامەیەکی تۆزێ جیاوازتر بۆ خۆیان پیشان بن، چونکە ئەو بیانوە نامێنێ نە لە ڕووی فکریەوە نە لە ڕووی سەربازیەوە. بۆیە ئەم پرۆسەیە ئێمە بەکەم نەیبینین و زۆر گرنگە و پێویستەکە هەموو پشتگیری لێ بکەین چونکە لە
چەند ساڵی داهاتوە بەرهەمەکەی ئەبینرێ لە ڕووی نەتەوەییەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی شەڕی مافەکانەوە لە ڕووی گەشەکردنی ئابوووریەوە گەشەکردنی ئابووری بازاڕی ناخۆی کورد چونکە کاتێک تۆ ئەچیتە پرۆسی ئاشتیەوە ئەو کاتە ئەو سنوورانە ئەشکێنرێ بە شێوەیەک لە شێوەکان کە ئایا من ئەتوانم لەگەڵ هەرێمی کوردستانە پەیوەندی دروستکەم ئایا من ئەتوانم لەگەڵ ڕۆژهەڵاتە پەیوەندی دروستکەم یاخود نا چونکە بەڕێزان کاتێ سیمای دەوڵەت ئەسکەر بەڕێوەی ئەبا هەمووی ئەچێتە سنووری قەدەغە و ئەحکامی عورفی بەڵام کاتی ئەمە پێچەوانە ئەبێتەوانێ زۆر دەرگا ئەکرێتەوانێ چونکە ئێستا هەمووی لەو سنوورە سەیرەکرێت کە ئەمە ئەگەر هەیە هاوکاری چەگاران بکە ئەگەر هەیە خزمەتی ئەوان بکە ئەگەر هەیە ئەمە مەترسی بۆ سەر ئەو ناوچێ دروستکە مەترسی بۆ سەر ئەمن و ئاسایشی ئێمە دروستکە کاتێ تۆ مافەکانی خۆت بە شێوەیەک لە شێوەکان بەڕێزان چونکە ململانی سیاسی دوور و درێژترە لە قەباتی جەگاری وە قورسترە دکتۆرە ببوورە بەو پێی جەنابەت شارەزایەکەت لەسەر مێژووی کەمالیزمە 100 ساڵی کەمالیزم بەڕاستی خێر و خۆشی بۆ دەوڵەتی تورکیا هێنا کۆمارێکی بینا کرد سیستەمێکی سکولەر بەڵام لەو 100 ساڵە دەتوانین بڕین کارەساتی بەسەر میلەتی ئێمە هێنا لە تورکیا لەبەرەوەی لە ماوەی ئەو 100 ساڵە دەوڵەتی تورکیا لەسەر ئەوە بیناکراکە ئینکاری پرسێ بکە کە پێی دەگوترێت پرسی کورد بۆیە ئێستا دەتوانین ئەو پرسە لە جەنابەت بکەین ئایا دەتوانین بڵین ئێمە مێژووی 100 ساڵی سەردەمی کەمالیزممان تێپەڕاندووە ئێستا سەرۆکی پەرلەمانی تورکیا دەڵێ دەوڵەتی تورکیا دەوڵەتی تورک و کورد و چەرکەسە سەرۆک کۆمار وا دەڵێ سەرۆکی مەهەپە وا دەڵێ کە ئەوە خۆی ئەو جۆرە لێدوانانە ڕەتکردنەوەی ئەو کەمالیزمەیە کە جەنابەت شارەزای لەبارەوە هەیە بە شێوەیەک لە شێوەکان بڵێ بەڵام بە دڵنیایی و نەخێر بە تەواتی ئێمە دڵنیابین لەبەرەوەی لە قۆناغێکە لە کاتێکی پێویستە ئەڵێ تۆ کورد بەشێکە لەم وڵاتە هەر لێکەم هەڵبژارنەوە پارتەکان بۆی دەنگی کورد مسۆگەر بکەن توانە کورد بەشێکە لە وڵاتە بەڵام کاتێ بردوانێتەوە هیچیان بۆ کورد نەکردو ئەوەی کە بەڕێز ئاماژە پێکرد بڵێ کەمالیەکان هاتن لەسەر خێروبێری کوردستان لەسەر نقوڵیکردن لە مافەکانی ئێمە تورکیایەکی کەمالیان دانا بەڵام تورکیایەکی ئەسکەرتار ئەوانیش بەدەر نەبوون لە کوشت و بڕ یعنی ئەگەر ئێمە لە دیۆمرۆیەکە سەیری بکەین بەڕێزان ئەوانش بە بەردەوامی لە حاڵەتی ئامادەباشی و لە شەڕ و لە ڕوق و قینەن بەڵام زەرەرمەندیەکەم ئێمەی چونکە تۆ وڵاتەکە و داگیر کراوە ئابوووریەکە و داگیر کراوە زمانە داگیر کراوە مافە داگیر کراوە هەموو شتەکانمان لەگەڵ ئەدزرێ بەڕێزان ئەگەر ئێمە ئێستا سەیری دراما تورکیەکان بکەین هەچی کللتوری ماڕێخستن و جلوبەرگ و مامەڵەکردنی کوردی هەیە بەرگێکی تورکیان کردووە بەبەرە اینجا تۆ بێسە سبێنێ دیفاع بکەی ئەو کللتورەی کە دزراوە بە تورک کراوە بیجێڕیتەوانێ بەڵام ئەکرێ ئەمە لە ڕێگەی پرۆسەی ئاشتیەوە ناوی تۆ بێنێ و تۆ نوێنەری خۆبی وەکو کورد نەک بە بەردەوام ئێمە بڵین من سەلە باکوور ئەڵێ من کوردی تورکم کوردی کوردە بەڵام لە قەوارەیەکی سیاسیایە ئەمە بابەتێکی ترە بۆیە ئیشکردن لەسەر ئەوەی ناوهێنانی کورد و بەشێک لە پێکهاتی تورکیا و پێکهاتی سەرەکی زۆر گرنگە پێچەوانی ئەو دەستورەیە کەوتی یەک نەتەوە یەک دەوڵەت بەڵام لەگەڵ ئەوەشە هەتا ئەمە جارێکی کە نەچەسپێ ناتوانی هیوای زۆری لەسەر هەڵبچنی چونکە مەترسی ئێمە ئەوە هەیە بۆ چونکە بەڕێزان ئێمە لە هەنێک لە چاوپێککەوتنی بەشێک لەو کەسانی کە لەم پرۆسە بەشدارن ئەڵێ ئەم پرۆسێ بۆ 5 ساڵە ئەمە هەر خۆی لەخوای تر لای تۆ دروستەکە ئایا بۆ ئەم 5 ساڵە ئەکرێ کۆمەڵێ شت یەکلایی بوو بێتەوانێ یاخود تەنها بۆ 5 ساڵ و دوای ئێمە ئەگەڕێنەوە قۆناغی یەکەم بەڵام بە کۆی گشتی سەرکەوتنی ئەم پرۆسەیە تەنانەت بەرەو پێشچوونی کاریگەری لەسەر لایانی ئابووری سیاسی فەرهەنگی کرانەوەی پارچەکانی کوردستان بەڕووی یەکتریا گەشەکردنی ژێرخانی ئابووری گەشەکردنی گەشت و گوزاری تەنانەت ئاماژە هەیە بۆی کە لە ڕووی
زمانەوانی و دەوڵەمەنە بین و لێکتر نزیکە بینەوانێ بۆیە چی چەند پێمان بکرێت ئێمە داوا لەو کەسانەی کە بڕیار بەدەستن لە پارتەکان لە هەر کەسێکی کە ئێمە وەک ئەرکێکی کەسی بەڵام ئەوانی کە ئەتوانن کار بۆ سەرکەوتنی پرۆسەکە بکەن یعنی پەشیمانمان نەکەنەوە لەگەڵ ترسەکانی ئێمە نەڕۆن کە ئەوانی ئەزانن ئەم پرۆسەیە ئەوەی کە ئێمە ساڵێکە ڕامانگەیانوە ئەوەی کە ئێستا دواتر بیستمان قۆناغێک پێشووتر دەستی پێکردو پەیوەندیەکان و قسەکردن نەکرد لەگەڵ تورکیا بەڵکو لەگەڵ ئەمریکا بۆی ئەمە قۆناغێکی دوور و درێژتری هەیە هیوادارم ئەنجامی زۆر باشی هەبێت. دەستخۆش دکتۆرە لە ماوەی زەمانی خۆت پەیامی خۆت گەیان دەست خۆش بێت بۆ بابەتی دووەم دەچینە لای دکتۆر سەلام. دکتۆر سەلام باس لە پرۆسەی ئاشتی لە ڕوانگەی دەوڵەتی تورکیاوە دەکات قسە لەسەر ئاستەنگ و دەرفەتەکان دەکات. ئێمە بەیانی لە ڕوانگەی دەم پارتی جێمان لە پرۆسەی ئاشتی بوو. خوێندنەوەی دکتۆر سەلام لەسەر دیدگای دەوڵەتی تورکیا بۆ ئەو پرۆسەیە چی دەبێت جێبیستی دکتۆر سەلام دەبین. فەرموو دکتۆر. بە ناوی خوای گەورە میهرەبان سڵاو و ڕێز بۆ ناوەندی توێژینەوەی شارپرێز سوپاسی ئامادەبوونی هەمووتان. من بەر لەوەی بچمە ناو پانێڵەکەی خۆم بە سەرنجێک لەسەر دەستپێکی ئەم دیدارە کە تاقی بەیانی بوو کە هەستان بوو بۆ گیانی پاکی تەنها شەیدانی ئاشتی وترا. من پێم وایە بڵێن ئاشتی و ئازادی لەبەرەوەی ئەو ئاشتەیە کە ئێمە باسیەکەین نەک لە باکووری کوردستان لە هەر چوار پارچەی کوردستان بەرهەمی خوێن و خەباتە بۆ ئازادی و پاشان بۆ پێکەوە ژیانی ئاشتیانە. بەڕێزان لە بەیانی و تاوەکوی ئێستا باز لەم بابەتە کرا من هەوڵە دەم لەو ماوەی کە بۆم دیاری کراوە کورت و پخوت لەسەر گرفت و ئاستەنگەکانی بەردەم پرۆسەی ئاشتی لە ڕوانگەی دەوڵەتی تورکیاوە سەرنجەکانی خۆم خەمە ڕوو. لە دەستپێکدا ئێمە زانینە و پرۆسەیە کە دەستی پێکردووە بابەتێکە کە ئێمە لەبارەی ئەدوێن ئومێدین کە ئومێدەوارین بە ئاراستەی چارەسەربوونی پرسی کورد لە باکووری کوردستانە جێبەجێ ببێ. بێگومان سەرنجی یەکەم لە ڕوانگەی دەوڵەتی تورکیاوە واتە پرۆسەی ئاشتی لە ڕوانگەی دەوڵەتی تورکیاوە یەکەمین سەرنجەوەیە و یەکەمینە ئاستەنگ و گرفت ئەوەیە کە ناوی پرۆسەکەیە بەڕێزان ناونان یا ناودێرکردنی پرۆسە زۆر گرنگە کە تورکیا بە تورکیا بێتیرۆر وەکو ڕوانگەی دەوڵەت مامەڵی لەگەڵدا دەکا و ئێمەش وەکو کورد پرۆسەی ئاشتی یاخود پرۆسەی چارەسەری پرسی کورد بە ڕێگەی دیالۆگ و ئاشتیانە. ئەم یەکلانەبوونەوە لەسەر ناودێرکردن بۆ خۆی گرفتی گەورە هەڵەگرێ لەگەڵ خۆیدا بەو مانایی کە لە ماوەی ساڵێکدا ڕاستە پرۆسەکە ڕۆشتۆ بڕێوە بەڵام نەیتوانیوە بگاتە قۆناغێک کە ئاسۆی چارەسەربوونی لە ڕوانگەی یاسایی و دەستوریەوە لێ بەدیار بکەوێت. تەنها زیاتر وەکو ئیجراعاتێکی دەوڵەتی تورکیا بەرامبەر بە کۆتاییهێنان بە خەبات و کاریگەری پارتێکی سیاسی چەکدار وەکو پارتی کرێکەرانی کوردستان مامەڵەی لەگەڵا ئاکات. بۆیە زۆر گرنگە ئەو ناودێرکردنە یەکلا بوایەتەوە و لەبەر ئەوەی ئەم یەکلانەبوونەوەش پەیوەندی بە سەرنجێکی تر یاخود بە ئاستەنگ و گرفتێکی ترەوە هەیە کە پرۆسەکە دانوستان نییە لە ڕاستیدا. پرۆسەکە دانوستان نییە چکە دانوستان دوو تەرەف دوو لایەنە ئەگەر لایەنی سێیەم وەکو چاودێر بێتە نەویەوە ئەوە مانای خۆی وەردەگرێت. تەنها یەک لایەنەیە لە ڕووی تاوەکو ئەم ساتە وەختەی کە ئێمە بەدی دەکەین و چەند ڕۆژی پێشوش پارتی کرێکارانی کوردستانە و لە ڕێگەی بەڕێز ڕاستپاردەکانی بەڕێز وەجەلانەوە ئەرکەکانی سەرشانی خۆی جێبەجێ کردووە. ئەوەی کە ئەمێنێتەوە ڕوانگەی دەوڵەتی تورکیایە تەنها وەکو ئیجراعاتێک وەکو باسمان کرد مامەڵە لەگەڵ ئەم پرۆسەیەدا دەکا و هیچ تەنها لیژنێکی پەرلەمانی پێکهاتووە کە یەکەم ئەرک و وەزیفەی لیژنە پەرلەمانیەکە دیاریکراوە و سەلاحیاتیشی دیاریکراوە کە توانای داڕێژانی پرۆژە یاسایی نییە کە لە پەرلەمانە بێ بە پرۆژە یاسا و قبول بکرێ و لەسەر ئەو ئەساسا لەسەر ئەو بنەمایە پرسی کورد چارەسەر بکرێت. تەنها و هەتا ئێستا بۆ خۆتان ئاگادارن کە
کۆمسیۆنەکە ناکۆکی لە نێوانیان هەیە بۆ سەردانیکردنی ئیمرالی و بەرەزۆجەلان کە تاوەکو ئێستا ناکۆکی و یەکلا نەبوونەتەوە. سەرنجێکی تر بەڕێزان ئەوەیە کە تورکیا دەیەوێت بەو جۆرە مامەڵە لەگەڵ ئەم پرۆسەیە دەکات وا لێ دەڕوانێت کە سوودوەرگرتن بێ لە توانای کاریزمایی نفوزی بەڕێزۆجەلان بۆ کۆتایی هێنان بە بوونی چەکداری پارتی کرێکارانی کوردستان و بوونی ڕێخستن و ڕێخستن و ڕێکخراوی پارتی کرێکارانی کوردستان نەک تەنها لە ناو تورکیا و باکووری کوردستان بەڵکو لە بەشێکی زۆری وڵاتانی ئەوروپا و هەتا لە خاڵێکی تری تورکیا ئەم بابەتەی پەیوەست کردووە بە ڕۆژاوای کوردستانەوە. ئێمە ئەزانین پارتی کرێکارانی کوردستان و بەڕێزۆجەلان هەنگاوەکانی بە ئامانجی پارێزگاریکردنە لەو ئەزمونەی کە لە ڕۆژاوای کوردستان لە 2011 لە کانتۆنەکانەوە سەری هەڵداوە و بۆ داهاتوش من لێرەوە ئەو قسەیە دەکەم بە حکمی خوێندنەوەی خۆم و توێژینەوەکردنم. ڕۆژاوای کوردستان سیستەمی سیاسی لە سووریا دەبێت بە سیستەمێکی ناناوەندی و لا مەرکەزی. ڕۆژاوای کوردستان وەکو هەرێمێک ناویشی نەنێن فیدرالی شتێکی حتمیە و دڵنیا بنە و هەرێمەش دێتە دی و ئەو پێداگریانەی تورکیاش بە بەستنەوەی پرۆسەی چارەسەری کێشەی کورد لە باکووری کوردستان بە ڕۆژاوای کوردستان و هەتا بە لێدوانەکانی هاکانفیدان بە عێراق و لێدوانەکانی تریشەوە بۆ ئێران و مەبەست لە پژاکە پەیوەندی بەو پێداگریانەی تورکیاوە کە دەیەوێت هەتا دوایین توانە قۆناغ بێوێ ئەو هەرێمە لە ڕۆژاوای کوردستان نەیەتە بوون. بەڵام بەدڵنیاییەوە ڕۆژاوای کوردستان ئەگەر وەکو ئێمەش نەبێ بڵێن هەرێمی کوردستان ئەو هەرێمە لەوێ دروست دەبێت لەبەر ئەوەی ئەوە پێگرێدراوی استراتیژی ئیسرائیلە لە ناوچەکە و هەروەها تەنها کوردیش نییە لەوێ داوای هەرێمی خۆی دەکات. دروزەکان ئێستا ئەوان تەنان خۆتان ئەگەدارن داوای سەربەخۆی دەکات. بۆیە تورکیا دەیەوێت سوود لە نفوزی بەڕێزۆجەلان وەربگرێت و درێژە کێشانی بەو ماوەیەش ئەوەیە تا چەند بزانێ هێشتا پارتی کرێکارانی کوردستان لەژێر ڕاستپاردەکان و بڕیاری بەڕێزۆجەلاندا ماونیان. ئەگەرنا دەبوو دەوڵەتی تورکیا هەنگاوی بە هەنگاو لەگەڵ هەنگاوەکانی بەڕێزۆجەلان و پارتی کرێکارانی کوردستان لەم پرۆسەیە بایەتە پێشەوە. بەڵام بۆ خۆتان وەک تێبینی دەکەن تورکیا وەکو ڕوانگەی دەوڵەتی خۆی سستە و نایەوێت بچێتە چوارچێوە یاسایی و تەشریعاتیەکانی ناو پەرلەمانەوە کە ئەوە گۆڕانکاری دروستەکە لەوێ پرسەکە دەتوانێت چارەسەر بێ و هەتا وەکو ئەنجا بەشێکی دریشی بەڕێزان ئەم پرۆسەیە گۆڕانکاری دەستوری لە خۆ نەگرتووە و ئەم لیژنە پەرلەمانەی کە پێک هاتووە ئەرک و سەڵاحەت و مەهامیان دیاریکراوە ئەگەر بێت و لە ناو پەرلەمانەوە گۆڕانکاری دەستوری تعدیلاتی دەستوری ئەو مادانەی کە ڕێگرن و هەروەها مادەی نوێ نێتە ئاراوە بۆ چارەسەرکردنی دانان بە پرسی کورد لە ڕوانگەی یاسایی و دەستوری ئەم بابەتە ئەگەر دەوڵەتی تورکیاش بێتە پێشەوە تەنها کۆمەڵی مافی کولتوری ئەگرێتەوە کە ئەوە چارەسەری کۆتایی پرسی کورد لە باکووری کوردستان ناکات. بابەتێکی تر بەڕێزان دەوڵەتی تورکیا ئەوێت وەکو دیمەنێکی دراماتیکی مامەڵە لەگەڵ ئەم پرۆسەیە بکات بۆ دوو ئاست، ئاستێکی بۆ ناوخۆ، ئاستێکی بۆ دنیای دەرەوە. ئاستی ناوخۆیی ئەوەیە کە دەوڵەتی تورکیا بە تایبەتی هاوپەیمانی ئاکپارتی و مەهەپە بە تایبەتی ئەردۆگان ئەوێ مخاتەبەت شەقامی نەتەوەپەرستی تورکی بکات لە ڕێگەی لێدوانە بەردەوامەکانی لە ڕێگەی بڕیاری و قسەی کۆتایی لەسەر ئەم پرسەکە کۆتایی هێنانە بە ڕێکخراوێکی لە کەوانەیە کاتیرۆریستی و پارتی کرێکارانی کوردستان بە لێدوانی خۆی پاکردنەوەی تورکیا لە هەر گروپێکی چەکداری و هێنانارەی تورکیایەکی بێتیرۆرە و هەروەها لە ئەمان کاتا مخاتەبکردنی شەقامی ئیسلامی خۆی کە ئاکپارتی باگراوندێکی ئیسلامی و دینی هەیە بۆ دنیای دەرەوەش بەڕێزان ئەگەر تێبینی بکەن ئێستا ڕەخنەکانی دنیای دەرەوە ئەوروپا لەسەر تورکیا لەم ماوەی ئەم ساڵە زۆر کەمتر بۆتەوە بەراورد بە ساڵانی پێشوو لەسەر پێشێلکردنی مافەکانی مرۆڤ حتا قۆڵبەستکردنی سەرۆک شارەوانەکانی جەهەپە و ئەو ئیجراعاتانی کە بەرامبەر خۆپیشاندنەکانی جەهەپە لە قۆڵبەستکردن و زیندانیکردنی ئەکرەمی مامۆغڵۆ دەستی پێکرد بەو شێوەیە نەبوون لە دنیای دەرەوە لە ئەمریکاوە تاگاتە وڵاتانی ئەوروپا. بۆیە تورکیا ئەوێ لە ڕێ ئەم پرۆسەیە و دیمەنێکی دراماتیکی بۆ دنیای دەرەوەش شامدا کە ئەو وەکو دەوڵەتی تورکیا کە ڕەخنێکی زۆری هەبووە لە ڕابردووە بۆ چارەسەر نەبوونی پرسی کورد و مامەڵەی ناتەندروستی وای پیشان بدا کە
ئەوێت و نیازی و نیەتی باشی هەیە بۆ چارەسەرکردنیان پرسە. بابەتێکی تر ئەوەیە بەڕێزان سەرنجێکی تر تورکیا ئەم پرۆسەی بەستووە بە ڕوودا و پێشاتەکان کە لە ناوچەکە ڕۆدا. ئێمە ئەزانین بنەمای هاتنە پێشەوەی ئەم پرۆسەیە بەم شێوەیە کە دەوڵەت باخچەلی لێدوانیە و بەڕێز جۆجەلان دەست پێشخەری کرد و وەڵامیدایەوە پەیوەندی بە ڕووداوەکانی 7 ئۆکتۆبەرەوە هەیە، دواتر لێدان لە حیزب الله و دواتر گۆڕان لە سیستەمی سیاسی و ڕوخانی سیستەمی سیاسی لە سووریا کە تورکیا تێگەیشت بە تایبەتی خۆتان ئەزان ئەوەی کە زیاتر بە خەمی ئایندەی تورکیا نەتەوە پەرستەکانن تێگەیشتن کە ڕوخانی سیستەمی سیاسی لە سووریایە کە ستاتوویەکی کوردی لە ناوچەکانی بڵێن ڕۆژاوای کوردستان هەیە ڕاستە و خۆ کاریگەری لەسەر ئاسایشی ناوخۆی تورکیا دەبێت بۆیە هەرزوو لە ڕێگەی کارکردن بۆ یەکڕێزی نیشتیمانی لە ناو تورکیایە لە ڕێگەی مخاتەبەکردنی کوردەوە بۆی بتوانن بەر بەو کاریگەریانەی ئەو ڕوودا و پێشاتانەی لە 7 ئۆکتۆبەرەوە هاتووە بۆ ناو تورکیا بگرن. هەر بۆی ئێستەش بەڕێزان زۆربەی لێدوانەکانی ئەردۆگان هاکان فیدان و بەشێکی زۆر لە دەسەڵاتدارانی فەرمانڕەوا لە تورکیا چارەسەربوونیان پرسە پەیوەستەکەن بە ڕۆژاوای کوردستانەوە. بەڵام ئێمە بڕوامان وایە وەک لە لێدوانەکانی بەڕێز جۆجەلانیش کە هاتووە لەو شاندانی سەردانی کردووە بە هیچ شێوەیەک پارتی کرێکەرانی کوردستان و ئۆجەلان پێ ناچەگشتە ژێرباری دەسەڵگرتن لە ڕۆژاوای کوردستان. لەبەر ئەوەی ڕۆژاوای کوردستان هەنگاوی زۆر باشتری بڕیوە لە ئەوەی وەکو ستاتوویەک و هەرێمێکی فیدرال دانی پێدا بنرێت و ڕۆژاوای کوردستان بەشێکی لە ناو پرۆژەکانی هاوپەیمانی نێودەوڵەتیدایە پەیوەندی بە ستراتیژی ئیسرائیلەوە هەیە پرۆژەی تێپەڕینی ڕێڕەوی داوود کە بەشێکی زۆری بە ناوچەکانی خۆتان نزان بە دێرزور ئەڕوا بۆ سەر ڕووباری فورات لە باشووری سووریاوە. بۆیە ڕۆژاوای کوردستان پارتی کرێکەرانی کوردستان و بەڕێز جۆجەلان ئەو بابەتیان جێهێڵاوە و پێ ناچێت و ئەو نەرمینواردنەی پارتی کرێکەرانی کوردستانی زۆر باسم کرد لەم پرۆسەیە بۆ ئەوەی ئەگەر خۆشی بە قوربانیلانی کەم ڕۆژاوای کوردستان کە هەر درێژکراوەی بیر و ئایدۆلۆجیا و فکری بەڕێز جۆجەلان و پارتی کرێکەرانی کوردستانە بگاتە ئاسۆ ئامانجەکانی خۆی کە دان پێدانێت وەکو هەرێمێک چۆن لە باشووری کوردستان هەرێمی کوردستان و هەرێمێکی فیدرال لە چوارچێوەی عێراقدا. بۆیە بەڕێزان من زیاتر نامەوێت لەو زیاتر کات بگرم. ئەم پرۆسەیە بەم شێوەیە بڕوات مەترسی هەیە وەک لە تاقیبانی زۆر بەڕێز ئاماژیان پێدا لە لێرە لە پانەڵەکان و لە گفتوگۆکانە. ئەم پرۆسەیە ڕوانگەی دەوڵەتی تورکیا ڕوانگەی دەوڵەتێکە لەگەڵ بزوتنەوەیەکی چەکداری ڕزگاری خواست وەکو پارتی کرێکارانی کوردستان کە ئەوێت ئەم بزوتنەوەیە و ئەم گروپە چەکداریە مەترسیەکانی نەمێنێ کاریگەریە چەکداریەکانی نەک تەنها لە باکووری کوردستان لە ڕۆژاوای کوردستان و لە عێراق و لە باشووری کوردستان ناوچە سنووریەکان و لە ڕۆژهەڵاتی کوردستانیش نەمێنێ و دوجار لەبەرەوەی ئەم دەوڵەتە هیچ جۆرە زەمانەتێکی یاسایی نەداوە لەم پرۆسەیە تا ئەم ساڵێک کە ئێمە قسەی تیاکەین و هیچ جۆرە لیژنەیەکی پەرلەمانیش نییە کە تەشریعات کە یاسا دابنێ لەسەر ئەو بنەما یاسایانە و هیچ جۆرە ئاسوویەکی جارێ بۆ گۆڕانکاری دەستوری بەدیار نەکەوتووە لەبەرەوەی ئەردۆغان خۆی تا 2022 خۆتان ئەزانن لە ڕووی یاساییەوە ئەوەی ماوەتەوە کە سەر کۆمار بێ بۆیە ئەمانە کەوتنە سەر ئەو ڕوودا و پێشاتانەی لە ئەنجا بەشێکی تریشی بەڕێزان مامەڵەکانی تورکیا و گرفتەکانی تری تورکیا لەم پرۆسە ئەوەیە وەک باسم کرد بە گوێرەی ڕوودا و پێشاتەکانی ناوچەکە مامەڵاکات هەر چرکە ساتێک کە لە ئەمریکا نزیکە بێتەوە پەیوەندیەکانی باشە بێتەوە سیرەکەی لێدوان و لەهجە و گوتارەکانی ئەردۆگان و دەوڵەتی تورکیا تونترە بەرامبەر بە ڕۆژاوای کوردستان و زبرتریشە بەرامبەر بە ئەو پرۆسەی کە ئێمە پێڵین پرۆسەی ئاشتی لە تورکیا. بۆیە چارەسەربوونی ئەم پرسە لە داهاتوودا و سەرکەوتنی ئەم پرۆسەیەکەوێتە سەر تێپەڕاندن یاخود پەڕینەوەی دەوڵەتی تورکیا لەو مامەڵە دراماتیکی و لەو مامەڵە تەکتیکیانە کە لەم قۆناغەیەکە بۆ قۆناغی مامەڵەی واقعی تەندروستی یاسایی و دەستوری بەو شێوەیە تەنها یعنی مخاطب نەبێ وەفد بچێتە ئیمرایلی و بێتەوە سەردانی ئەردۆگان بکە سەردانی پارتەکان بکە لەبەر ئەوە ئەمە بەو شێوەیە چارەسەرە بێت کە دانوستان بێت و هەموو لایەنە معنیەکانی ئەم پرۆسەیە بەشدار بن و بە فعلیتر لیژنەی هاوبەشی بۆ پێک بهێنرێ بۆ ئەوەی بتوانرێت بنامەکانی دابڕێژرێ پرینسیبی بۆ دابدرێ و لەسەر ئەو پرینسیبە
جا ئێمە بەشێکی بەڕێزان زۆر جار ئەو ڕخنانشکە لە باشووری کوردستان بە دیاریکراوی ئەگیرێت لەم بابەتەکە پەیوەندی بۆی هێشتا باشووری کوردستان گوتاری نەتەوەیی تێنەپەڕاندووە، گوتاری دەوڵەت و قەوارەی قەومی تێنەپەڕاندووە. ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ بیر و بەچوونەکانی بەڕێز و جەلان ئەو کتێبانەی ئەو لە دوای قۆڵبەستکردنی لە 99 بە دواوە زۆر گۆڕانکاری بە دوای هاتووە، لە پارچەکانی تر و لە ئەوروپا بە دیاریکراوی زۆر خوێندنەوەی واقعیتر کراوە لەسەر بیر و بۆچوونە تازەکانی بەڕێز و جەلان. بۆیە کۆمەڵگەی دیموکراتی لە دیدی وەجەلاندا بە مانای پارێزگاریکردنە لە شوناسی نەتەوەیی کورد خۆی لەوێ لە ناو دەوڵەتە، پارێزگاریکردنە لە زمان، لە کولتور، لە مافی نەتەوەیی. من لەوە زیاتر نامێک کاتان بگرم، هیوادارم پەیامەکەم گەیشت پێ. زۆر سپاس. دەست خۆش دکتۆر سەلام. باسی ئاستەنگ و دەرفەت لە ڕوانگەی دەوڵەتی تورکیاوە کرا، پرژایە سەر چارەسەرە دەستوریەکان. من یەک ئیزافە بۆ قسەکان دکتۆر سەلام، ئێستا شاندی کوردی دەم پارتی باسی چارەسەری ڕێگە چارەسەری سیاسی یاسایی دەکا، کەمتر باس لە دەستور دەکا، لەبەرەوەی دەزانێت دەستوری تورکیا بە تایبەتی سێ مادەیەکەمەکەی مادەی 1 و 2 و 3 مادەی جامدن قفڵ دراوە بە مادەی 4ەم کە هاتووە دەڵێ هیچ پرۆژە یاسایەک بۆ هەموارکردنی سێ مادەی یەکەم کە ئەساسی دانانە بە پرسی کوردی کە ناسنامەی دەوڵەتی تورکیا کە باس لە یەک زمان، یەک نەتەوە، یەک ئاڵا دەکا. بۆیە ئێستا شاندی کوردی کەمتر باس لەوە دەکا، چونکە دەزانێت میکانیزمی هەموارکردنەوەی دەستور بە تایبەتیش لە بەرامبەر مادەی جامدی دەستوری ئاسان نییە. هەرچوویە سەرتەوەرەی ئەوەش کاک محەممەد ئاڵا وەکو خۆسەری نوێنەری خۆسەری کە لێرەیە بە خۆشباوەڕیەوە باس لەوە کرد ڕۆژئاوا یان ئەو ئەزمونەی ئێستا هەیە لە سووریا ناگەڕێتەوە بۆ سیستەمی ناوەندی. جەنابەت باس لەو تێوەرە کرد محەممەد ئاڵا باشتر لەبەرەوەی ئیشی ئەوانە. توژی بخێر هاتی بژارەتە لەسەر ڕۆژاوا و سیستەمی ناناوەندیە کەرەمکە. gelek spas ji bo we ji bo hatina we, gelek spas ji bo kesên rewşenbêr, kesên siyasetmedar, kesên rojnamenebar û taybet got şarê birêz vê programa ava kir got em tevlî wê bibin. Êgo cara yekem jî ez dibînim miletê yani Bakur û Başûr û Rojava li hev kombiye û destpêkê zaten me Bakuriye dest pê kir pişa Başûr pişt dawiya Rojava dê mane li dawiye li cem birayê biçûk e cem Rojavayê. Cara were tu dibînî hegena em herdam. Bes xaş bû. Ez spas dikim miletê Herêmê Kurdistanê bi taybet jî miletê Silêmaniyê êgo hertim li kelek miletê Rojava bû destpêka şoreşê de heta niha em zan di pêşarojê de hertim li kelek miletê me bû. Zor spas ji we re. Ez dixwazim ser mijarna hinkê mijarê Kurda di vê sed salê borî da yani ez zêde jî zêde nakim. Bixwe wekû inzanin miletê Kurd di vê sed salî borî da di sê tikare bêje di sê mer pêvajoya de derbas bû. Pêvajoyek piştî şerê yekem û duyem pera digotin pêvajoya tinebûnê bû. Ew ji pêvajoyê zaten dixwastin Kurda imha bikin ew biryar li ser wê esasê hat avakirin. Pişta jî zaten pêvajoyek dest pê kir got piştî şoreş hinek partî hatin avakirin li her çar perçeyê Kurdistanê û yani bi taybet li Herêmê Kurdistanê. Wê demê got wek şerekî ji bo nasname Kurda hat çêkirin. Çawa Kurd dîsa nasnamê xwe vekere, çawa Kurd dîsa nasnamê xwe biparêze. Pişta zaten wek zanin tevgera azadiyê hat avakirin û ew tevger jî zêdetir yani zêdetir şer berdewam kir û kanî nasname biparêsta. Lê ema ev merhela hetanî 2011 ev merhele bi dawî bû. Yani şerê nasname êdî bi dawî bû. Niha Kurd ji şerê nasnamê derket bî çawa bîn proje. Ev tiştekî jî pir girîng e. Dema got di şerê nasnamê de bimîne tê mane tê hertim yani di kuştinê re derbas bibe. Yani çawa niha Gazze û İsraîl çê dibe
كرجي كوالي بهاتا وخاصة دولة جي يعني خاصة وبس توانا جو كردا حرتم د شر ناسنامه دا بله يعني درباسی شر پروژه نکه درباسی شر گوت آوا کرنه يعني پروژه خا آوا که بکن نهشتن به مجال نهتن ندان کردا لأما پشتی 2011 دما گوت امبیجن شورش سوریه چه بوی شورش گلان چه بوی و ملت روجابا کانی پروژه خا آوا بکرا پروژه که دموکراس ایدی کرج شر ناسنامه يعني آزادی خبر إجبار وين دما قلت بريز أوجلان بدوية PKK فسخ كرين نجف والابون يعني إيدي جشت أساسا قلت شر ناسنامه نما شر إيدي أم كاربن شوا بروجا خاي ديمقراطية بباريزن إجبار وين أم جشت أم دبيجن يعني أم جشت قناقك نه جبر وين ها أبو دنها تشتى قلت يعني دجمنة ما مرادك وقو أم بيجن يعني الدردوري ما أو ندو خازن يعني أو زانن قلت كرد إيدي بي أساسك رجلات نافين را لأن أو دخازن ما بروجي قلت هاتي أفكرن طيبات لرج أفا هلواشين جبر قو بروجي كي ديمقراطي بي وبروجي كي كاني برزغريك 100 سال نهاتنا چهار سر كرن كاني چهار سر بكاب شوازكي چما من رببریا خسر يعني ما قلت رببریا خسر و چما ام پی بانز دکن و چما ام حتی نها پاراستنا به پروژه دکن جبرگو سه يعني میکنم بیشتر سه سبب و هنه سبب یک سیاسیه جبرگو نها تر دم امترا درباز دبن تکاره بیشه لوازبونا دولتا يعني ذاتن دروجلاتا نابین گره کت ام بیتشتی زانبن دروجلاتا نابین دا دولت نهاتن آوکرن هنك تشتهاتن آوکرن برا دگوتن نیزی دستلداری اما دولت دخ او هبین دش شرط خواه بون یک جی کانه به ملت خواب پارزه دو جی کانه به چواکه که سیویل چه بکه دولت رجلات نوراس هر دو جی چه نکن هم دبینه نکنیم ملت خواب پارستا جبر وجی يعني ایدی برز اوجلان د امرالی دا گشت گرامبینا گوتی دولت نابج ملت رجلات نوراس جبر گو دولت ناتی آوا کرن يعني وقت ما قلتي دستلداری هنك دستلداری هاتن آوا کرن وجبر ويجي نها حرتم ملت نها راد به خال دربي دولت خال تنظيم دكه يعني چه العراق دبه چه سوريا دبه يعني حتى حكومت شام بدولت بون اعتراف ناكه لأما أبجي برز أجرا بخارج وده بده دمات بدولت بون اعتراف ناكه يان ضدش لبيشتن يا تبي چتا يا تبي سيستم جبر وينها أبرز غريكا هاتي أواكرن جبر جو أمزانن قلت دولت تنا يعني لسوريا تنا العراق تنا لتركيا تنا هنك دستلداری دکن اب دستلداری دخوازن بردوام بکن جبر وس ما ایدی مزانی گفت جدر وی پروژه کی دموکراس و پروژه کی کانه به ملت آب پاریزه تنا جبر وم رببریا خسر وقت بیجن پیشنیار گلان بو سبب دیگه ای گفت ام کار بیجن سبب کی سوسیولوژی یعنی ام کارم سبب خواهی چواکیه جبر گو يعني ام كارن بيجن ما جشتن قلت قناعات كي قلت برزغريكا سوريا بالرنجة كي نفقت سياسية نا ولا هي ام بيجن ام حكمت كي هلواشينن يانجي ام برزغريكا ما بكسايات نورا يانجي سيستما بعث وري روخاندن ايدي ام كارن سيستما كي سياسي ام بيش بخن مزاني قلت برزغريكي چواكي برزغريكي نابري چواكا دا چه بوي نسيقت بون چه بوي جبر وين ما خاص ما تم حرتم ما مصطلحي بكاتا حتى نازتا ام بكارتين اب مصطلح جيبيه عنوانك يعني الرسمي جحمونها اخافتن ملات سوريا دون فقط ملات الكرد حتى ملات علوي ملات الدرزي حتى ملات السني يعني اب مصطلحي بكاتا ما مصطلح ما افاكر لسر اساسي تشوا امكاره بن جنوبا بسيقات بنابري تشواك كان جبرجو برزغريك نا برزغريك كي سياسي فقط بي درباس كربي بي برزغريك كي تشواكي يعني ايدي تشواك سيقات تشواك كدناك علوي سيقات سنياناك سنب كرداناك وحر اف بردوميات شبي جبر ما رببريه خسر كاني اب اوات شبي يعني في بالابونات تشبكرا وجبر اساسات تصدق ما قلت تهر باكور رجالات سوريا تدبينه بخا يعني چاوا ملت به هفرا دجه بيجو لي وگراندنك نتو قومي حشك يانجي وگراندنك ديني يانجي وگراندنك جهوي مناطقي افتشتات هنا
فقط أخافتني أم بيجن شوا قربن خبرة وبن شوا كانوا جبوا بيشاروجة أري برزقري كان اللي أما أف تشتا يعني أف أخافتني يعني خطابي قلت نهات هر الشامة تبي بينت باكور وجلات سوريا نابين جبرجو يدي جوا مرحلة دركاتن يعني جوا بيواجه دركاتن سبب السياجي ذاتن سبب كي أنثروبولوژي بي يعني تكاره بيجي سبب كي إنساني بيجبرجو نناوبندي بالتخمين ما يعني حتى نهاجي أمواد بين ن دما قلت بيشنيار ديك نجبو قلت أمبيجن ملد يعني جبو قلت سلطته يعني جبو قو يجي هنك كوم دخازن دست لداری دک خواه بکن جبر و نناوندی دخازن نه هیچ دیروکا انسان دا يعني نناوندی تشتکی ام بیجن يعني تشتكي انساني يعني تشتكي بالسياسي وباخلاقي بانسان راحت افكرن جبر و يعني تكاره تدبينه سدي نو دو حيج ديروكا انسان تم ديروكا كي نناوندي بو تجاري ناوندي نه تا فكرن عمر ناوندي دیروکا بشریت 100 سال بوریده لأما حتی دگونا عثمانی‌ها را دگونا امپراتوریات را حرتم نناوندی اساس بوج برگون نناوندی تشتکی گورای يعني انثروپولوژیا چواکه جبر و نکنی يعني نکنی الهنبری بتشتی بسکنیا لأما 100 سال بروی دماغ دولت نتوی هاتن آواکرن اب نناوندیا خراب وش بر دما قلت ام دروجلا باكر رجلات سوري ام دبيجي نناوندي نت معنى قلت ام دخازن سلطات كيافا بكن ام دبيجن اف تشتكي طبيعيه يعني هيومن تشكي طبيعيه جي انثروبولوجيا ما جي انسانيات ما ام تشتي طبيعي ام كدي صفاغاري نقول ام تشتكي دسلا دوريت خازن جبرجو ام دبيجن يعني عمري دنيا يجشتي ابو يعني السرب اساسيه هاتي افكرن جبر ام في حقيقه خازن جبر ام دبيجن ايدي برزغريكا سوريا نت افكرن در بایی به رنگی يعني به رنگی نناوندی لأما هناك دنگ تين در دبيجن اشتا ایدی رهبری خواستر دیرو گدانینه و رهبری خواستر تأساس خواهی سیاسی تنه اب تشتاج زاتن مدسپیک کدا گود اب تشتاج برگو رهبری خواستر تنظیمی خواه يعني ارگانیزی خواه در بای دولت چه دیگه زاتن تبفتلك يعني هشمندی دولت رهبری خواستر نابینه جبر اب ند يعني ند فكراندني دولتي دهاتي افكرن اب فكراندني چواك دهاتي افكرن جبر وت نابين فكراندني دولتي جبر و ام دي بيجن رهبري خاصه دياليك دن در وي دولت خارجيان دك و جبر و ام دي بيجن د بيرشروج دا جدر وي سيستم ايدينا بملتارا يعني اب تثبيت مجد باكور رجالات سوريا ده يعني حتى نها يعني برجي وديت بشتي شورش سوريا چقاس يعني حكمت بعض خاص آوابك لأما نكاني يعني هلوة شلداوي ونها حتى نهاجي عيني و برزغريكا دا حكمت الشامت دا جيان دكه يعني كانه چهار سريل دست ويدانينه جبرگو جدر وای فكراندن اسلامي و نتوقومي ايدي نماي تفكراندن نماي ام پروژه که نو به پیش دخن جبر و ام دبيجن شر منها شر پروژه امکان من چوا پروژه خواهی محفظه بکنم چوا کارم به پروژه خواهی زیادتر به پیش بخن و زیادتر جی ام چوا بکن بلا يعني التعميم بكن سر يعني ملت گشتي يعني رجلاتنا ورازدا اختام الدوي دست خوش عتمن زوربتان از بس الدوي بس خافتن که بكم بس خافتن كرم د پرتوكا ريبر ابو دا پاراستنا گلکی الدسبيكي پرتوكا يازده که د بيجي هگر گو ملتك کرد يعني دبیجه اگر گو خا باش بنرخینه و اگر خا باش بشیرو بکه دمی پیش آزادی الوی بسکنه جبر و یعنی ام تأکید کن گوت ام نها گشتنه به واجو گو ام خا باش دنرخینن و خا باش شیرو بکن جبر و از تخمین من آزادی پیش آمد درست باس دست خوش اول محمد الله بدنیای زوربتان کرمانزیکه تیدگن اما خلچی باشور فێری سۆرمانجی بووینە زۆر گرفتمانەگەرەوە نییە سەدێکی مێژووی کرد کاک محەممەد ئاڵا لە سەردەمی جەنگە جیهانیەکانەوە پرۆژەی وڵاتە زلهێزەکان لە ناوچەکە دوای ویش دروستبوونی پارتە سیاسیەکان بۆ داکۆشیکردن لە ناسنامەی ئێمە نەتەوەی کورد بە تایبەتی ئەو پارچەی ڕۆژاوای کوردستان زۆرتر لە هەر پارچەیەکی تر ڕوبەڕووی ئینکارکردنی ناسنامە بۆتەوە تەنانەت هاوڵاتیانی ئێمە لە ڕۆژاوای کوردستان تا شۆڕشی ڕۆژئاواش
وەکو میوان من عفوم دەکەن نامێ ناوبێنم یعنی بە شێوازێکی زۆر ناشایستە مامەڵە لەگەر کورد دەکرا هاوڵاتی کورد دەکرا لەوێ لە ئێستادا باسی لە پرۆژە کرد یعنی ئێمە قۆناغی ناسنامە و داکۆچیکردن لە ناسنامەمان لە ڕۆژاوای کوردستان تێپەڕاندووە ئەوەی کە زەق و دیارە لە ئێستادا دوو پرۆژە لە سووریا هەیە پرۆژەیە کە تورکیا لە یەزال داکۆچی لێ دەکا ئەویش گەڕانەوەی بۆ دەوڵەتی مرکزی پرۆژەکەی تریش کە ئەجندای ئیسرائیلیە کە لەگەر ئەو گۆڕانکاریانی ناوچەکە دێتەوە کە لەگەر گەڕانەوە نییە بۆ مرکزیت لەگەر ناناوەندیە لە سووریا ئومێد دەکەین کورد بتوانێ خۆی لەگەر پرۆژەی دووەم بگونجێنێ دەستان خۆش سوپاس بۆ هەر سێ پەنەلیست